خۆشەویستانی میهرەبانی ئەوڕۆ کە هاتیمە ناو خوددەجی یعنی منداڵە ناکامەکانی میهرەبانی ئەوانەی کە لەدایک دەبن کە 2 کیلۆ 2 کیلۆ نیون تەواو نەبوو عمریان هێشتانەکە یان هیوایە چیلۆنیوەکە منداڵێکی کچکۆکە پێدرێن منداڵی ناوشوشەی ئەوانەی کە کێشەیان گەنەفەسیان دەبی دەمێت سرنجان ڕاکێشم لە بۆ جیهازێکی کە لە شەریکی کۆمێنسی کڕیتمان دەتانم برێم لە عێراق یەکەم خەستەخانەیە کە ئەو ئەمێرە هەیە یەکەم خەستەخانەیە لە هەموو عێراق نەک کوردستان لە هەموو عێراق کە ئەو جیهازەیە چیشی چییە؟ پێویست ناکە مندار کە مادەی لە بۆ بکەی بەتای تەڕیکەوە دێخێنە ئەو جیهازەی تێمپریچەکەی ئەلکترۆنیا لێ دەدەی دەرێت دەرەجە حەرارەتەکەم لێ بکە 36.5 ئۆتۆماتیکی بە خۆی بە جیهازی دەرەجە حەرارەی مندارەکەی دێتە خوارەکە لێرکوانە لە خوددەجی میهرەبانی نۆ ئینکیوبێتەرمان هەیە کە ئەوە یەک لە مواصفاتەکانی کە زۆر مهمە ئۆکسجینەکەی ڕێک دێخی ئەوەی دکتۆری منداڵی بی باش تێدەگاتن ئەو جیهازە چیە یعنی چونکە زۆر جار منداڵ لە ناو شوشەی بەهۆی زەختی ئۆکسجینی چاوەکانی تووشی مەشاکلی ڕێتینای دەبیتن تووشی مەشاکلی شەبەکەی دەبی بەڵام ئەوە چ دەکا ئەوە دەرەجەی ئۆکسجینەکەی ڕێک دێخیتن لەگەڵیشی مەسەد ئەوانەی کە جۆندسیان هەیە زەردوویان هەیە کە لە بە منداڵی دێن ئەو جیهازە دەخینە بن ئەو جیهازەیە ئەوە تشتی فۆتۆتێراپی لێ دەداتن کە زەردوویەکەی حەل دەکاتن جاری وایە پێویستی بە ئۆکسجینی بە زەخت دەبی ئەو جیهازە هەیە لێرکوانە دەینینی ئێرکوانە ئەو جیهازەیە یەکسەر تۆڵەکەی دەرێتن وەزنەکەی دەرێ گەرمی دەکاتەوە یعنی بە ناوازەترین پێشکەوتترین جیهاز خوددەجمان ئامادە کردیە لە بۆ ئەوانەی کەوا پێویستیان بە خوددەجی دەبیتن ئەو خوددەجێ ئەوەی ڕۆژێک منداڵی چی بیتە خوددەجی دەزانێت چ مەسرەفەچی دەچیتن بەڵام ئەلێرکوانە بە میهرەبانی بە نرخی گونجاو خزمەتی هەموو خێزانەکان دەکەین بە ئومێدی ئەوەی میهرەبانی بتانیتن یارمەتیدەری هەموو کەسێکی بی میهرەبانی بە پێشەنجی دەمێنێتەوە پشتیوان بەخوای گەورە تەواوی ستافمان ئامادەیە دکتۆری منداڵانمان ئامادەیە تەنها مۆڵەتی حکوومەتمان دەوێت لە بۆکردنەوەی خوددەج ئێستا بەس ئینتزاری ئەوراقەکان و تەوقیعەکانی وانین هەموو شتمان ئامادەیە بە پشتیوانی خوای گەورە بە زووترین کات میهرەبانی دەکرێتەوە.